دەترسام دەستم بەجەم کرد بوو دەگریام. هەمان وێنە هەمان جێگە، هەمان منداڵ و هەمان گەنجی دەست و برد، بەڵام جیاوازی نێوان دوو دیمەنەکە 2 ساڵە. نە منداڵەکەوە گەڵ ڕۆژەی ساڵی 2022 ترساوە، نە گەنجەکەش هەڵپەیەتی زوو ڕزگاری بکات. بتەگەل لێرە هەڵداهاتی موشەک لێدەدا لە ترسی موشەکان هاتی نێرە. هاینا سامران ئەو منداڵە 2 ساڵانە بوو کە وێنەکەی بۆ ئایکۆنی بردومانەکەی کۆیە و لە زۆر شوێنی دنیا باز دەکرا. منداڵێک کە دەنگی موشک ڕەنگی هەڵبزرکاند بوو، لە ترسا بە دەستە بچووکەکانی تۆند هەردوو گوێزکەی گرتبوو. کاتە خۆتان درێژ کەن سەرەن لەوێنە ئەوە دانێتی تر. ڕۆژی 28 سێپتەمبەری 2022 ئێران موشکبارانی بارەکەکانی حیزبی دیموکراتی کرد لە کۆیە. هاینا و سەدان کەسی تر بە ترسێکی زۆرەوە هەڵاتن. دایکی ئەوەندەی توانی هاینەی لە باوەشگرت کە هێزی پێکانی نەما دایە دەست ئامانجی هاوسەیان، ئەویش گورز ڕزگاری کرد. وا بۆ 2 ساڵ دەچێت ئەو هێرشە ڕووی داوە. هاینا و دایکی و ئامانج کە پاڵەوانەکانی چیرۆکەکەن لە ژیان داماون و ساغ و سەلامەتن. هەمویانم بردەوە بۆ شوێنی ڕووداوەکە و لێم پرسین چی ڕوویداوە. لە کاتی موشکباران من لە ماڵە بووم، جۆم لە دەنگی موشک بوو، زانی موشکبارانە پێشترش ڕوویدا بوو. هاینام باوەش کرد و هاتم بۆ لای دەشتایی. ساینام و کاتی لە مەکتەب بوو، خەمی ساینام بوو، هەتا ساینام دۆزی و هێنامە بۆ لای خۆم. نەم دەتوانی چیدی باوەشی بکەم چونکە لاقم بریندار بوو، سایناشم پێ بوو، ڕەفیقێکی سایناشم پێ بوو، ئاگام لەویش بوو دایکی نەدۆزی بوو. بۆیە هاینامدا باوەشی ئامانج ئارام ئەو گەنجە تەمەن 19 ساڵەیە کە وێ ڕۆژێ بەهانای هایناوە چوو بوو بە بەشێک لە تابلۆ لە بیر نەکراوەکە. خۆی دەیگێڕێتەوە کە چۆن ئەو دیمەنە دروست بوو. کە لەو کاتش هاینام لە باوەژ و کە ئاوڕم داوە لەو کاتێکدانەی لێدا کە من ئاوڕم داوە بزانمەوان نەزاتیان بۆیاننا هایناش لە ترسان دەستی بەگوێی گرت. وڵی هاینا قەتم ئاوا نەدیت و هاینا تابڵی منداڵێکی ڕووخۆش و قسە خۆش و بەڵام لەو کاتە زۆر ترساون نە قسەی دەکرد تەنیا دەستی بەگوێی دەگرت و هیچی دیکەی نەدەگرت، هاواری دەکرد و دەگریە. هاینا ئەو کات 2 ساڵ بوو، ئێستا 2 ساڵی دیکە چوەتە سەرتەمەنی، بەڵام هێشتا ترسەکەی دەدڵ دەرنەچووە. بێوەڵە هەڵاهی ئەمە هەڵاتین و بۆ لای بردەکانیش هەز دەگریام. ئەو زەبرە دەروونەی بەر ئەم خونچەیە کەوتووە تەنیا بە قسەکانیەوە دیار نییە، بەڵکو پزیشکەکان بەدایکیان وتووە هەتا 10 ساڵی دیکەش کاریگەری دەمێنێت. زۆر ترسا و بەستە گریە. ئێستاش ئەو ترسەی لە دەلی داماوە. بە خۆمان چەند جار بردومانە بۆ لای دکتوریش، دکتور کوتویەتی هەتا 10 ساڵ 12 ساڵ ئەو ترسە لە دەلیدا دەمێنێتەوە وردە دەستێتە دەرە لێ. بەڵێ ئێستاش ماوە هەتا منداڵ هەموو منداڵک ئاواتی هەیە بچێتە شاری یاری، منداڵی من دەچێتە شاری یاری سواری یاریکان نابێت، ناتوانێت ناوێرێ. 2 ساڵ تێپەڕی، بەڵام وێنەکانی ئەو ڕۆژە کاڵ نابنەوە. هاینا و دایکی و ئامانجی جیرانیان و هەموو دۆستەکانیان ئاوەتیان ئەوەیە جارێکتر ئەو ڕۆژە ڕەشانە نەبینەوە.